باوتان لێبێ طبعا ئێستا لە ڕێی سلێمانی داهاتمەوە لە ڕێی خەلەکە مزاهرەیە سەیری سیاریان چلێکە سیاریان وێران کرد ئەلەستاس کارەبانیە بۆ من وەزیری کارەبام بۆ من کوڕی وەزیری کارەبام ها لە 20 مزگەوت لای دەم چێت ژنم زەختی دابەزیوە بێ ئای بەدوم چاویدا بکە بەس دەم هەیە من ژنی من خێزانی من شتێکی لێ بێ جا ئەو کاتە من دەزانم شتەکەم لەگەڵ ئێوە باشە سندان لە سیارەدا سندان لە سیارەدا سیارم بۆ چییە سیارم بۆ چییە بەس هاوار دەکە ژنم هاوار دەکە دەڵێ نەخۆشم زروفم جیاوازە با بڕۆم تۆ چه ئەخلاقێکت هەیە تۆ چه ئەدەبێکت هەیە ئاوات کرد ها ئەوە چەند جار زەختی دابەزێ وڵات تۆ هەولێریت نابێ بڕۆی دەبێ بتکوژین دێ من ئێستا بابمەوە هەولێرە با بچمە خەستەخانە ئەو ژنەی من شتێکی لێ هات بێ تێگەی ئەو کاتم من دەزانم لەگەڵ ئێوە ئەوە بەس ڕایگرم لە مزگەوت بەس ئاوی بەدوم چاوی داکە خەڵک کە ژنی لەگەڵ بوو کە عایلەی لەگەڵ بوو احترامی عایلە دەگرێ احترامی ژنی دەگرێ کوا ویژدانتان کوا ئەخلاق هاوڕێ سبسکرایبی چەناڵ یوتیوبی هەمیدڵێ بکەن بۆ هەمیشە بابەتی جیاواز و نوێ